السلام عليكم ورحمة الله وبركاته. عليك السلام ورحمة الله وبركاته كاك منازليا مامۆستا كامل جەنتونی أجر لا يخوض آساي بكيتو زۆر باشە بەخێر بێ یاخوا سلامت بیا ربی خی گەورە قوبولی کالێتان إن شاء الله. کاک ئازادیان ئەتوانی خۆت بناسێنی السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشکان و برایانی قەدرگرانم، إن شاء الله لە خزمەتتان دادەم لەسەر خولەکێکی کەمدا لەو ئەزمونێکێمە لە حیفظی قورئاندا کردومە. برا بچووکتان ئازاد شێروان، تەمەن 15 ساڵ، دانیشتووی شاری هەولێرم. لە ماوەی مانگێک و بازوو پێیان برێم خەبەر خۆشەکەی لە ماوەی مانگێک و 5 ڕۆژدا ئەلحەمدولیلا توانیم هەموو حیفظی قورئان کەویش بەڕاستی فەزڵی ئەڵڵا سوبحانەه وتەعالە بەسەرماندا. ئینشاءالله هەر هەموو لای شتان دەگەن بەو ڕۆژەکەوە حیفظی قورئان تەواو بکەن. کاک مەلا ئازادیان خی گەورە پیرۆزی کالێت ئەو بزانم تەڵەوێ حەجرێشی و دەش خوێنیت و مەشغۆلی الحەمدولیلا خی گەورە بیکاتە ئیخلاسێکی زۆرتان پێ ببەخشێ بیکاتە ئینشاءالله. بەسەر دایک و باوکتانەوە پێم بڵێ ئەزمموی خۆت پێش ئەم خولە چۆن بوو تۆ لە کۆمەڵی چەندەم بووی و پێش مامۆستا بەشدار بووی چالاکردنەوەی مێشک لە گروپی سێم بووم، لە پرۆژەی قورئانیش لە گروپی دیوەم بەشداری بووم. زۆر باشە خوا بەخێر هاتی پێشتر محەممەد وی بۆ لەگەڵ لەبەرکردنی قورئانە چەندێکت لەبەر بوو دواتر لە پرۆژەکە لە ماوەی چەندێک لەبەر کرد پێشتر تقریبا ماوەی 6 مانگ بوو، لەو مامۆستای لە بۆ ئەو مامۆستای لەو بنکەی لە بۆ ئەو بنکەی بەس بەقەڕەم پێ لەبەر کرد. 6 مانگ بەس يعني 6 مانگ ئەمن خەریک بووم بەس بەقەڕەم لەبەر کرد. وڵی شتەشی وهام بەسەر هات لە سوورەتی ئالی عیمران لاپەڕەی 54 بوو، یەومە تەجد كل نفس ما عملت من خير محضرة. لەو لاپەڕەی کە قەت لە بیری ناکەم بینی مەغریب و عیشا بوو، دانیشتی مسلم لەبەری واللهی دەگریا پێم لەبەر نەدەکرا، ئەوەندە لە بۆم قڕز بوو. یعنی بە 40 دقا بە 50 دقا مەلا بانجدام هەر لە خەریکی بوو، پێم لەبەر نەکرا. ئاخریش یعنی لە دیاری دادەنیشتم دەگریام، ئەمە خوا لۆ وایە لۆ پێم لەبەر ناکرێت. بەڵام ئەلحەمدولیلا کە دواتر خودای گەورە ئەو ستافە جوانەی بە من ناسان کەواتەیدا بەشدار بووم کە بەڕاستی فەزلی خودایە و دواتریش هاندانی ماڵی ما کە گوتیان کاکەتەیدا بەشداری بە و هەم لە بۆ حیفظی قورئانێ و هەم لە بۆ علومە شەرعیەکان و هەم لە بۆ حەدیث لەبەرکردن. بەڕاستی لە بۆ من زۆر زۆر ئیسفادەی هەبوو. یعنی ئێستا هەندێک حەدیثێ لە کاتێک لە حوجرەی ئەوانەی کە لەگەر من حەدیث لەبەر دەکەن باشە، بەس تەنها لەبەرکردنەشی ئاسەلانەی لە بیریشکەن. ئەمن دوونێک ئەو ڕۆکە لە حوجرەی بووین 40 نەوەوی تەبعاً 40 حەدیثە، ئەمە تا ئێستا 20مان لەبەر کردیە. دانیشتین گوتیان بزانین چی هەمووی پێدەگوترێتەوە، باوەڕت هەبی بەس دایان گوت حەدیثی ژمارە ئەوەندە یەکە سەردەم گوت، یعنی هەر 20 حەدیثم لە هەموو لە دوێک لۆ گوتنەوە بەبێ ڕاوەستانیش طبعاً. يعني كو قدستم بيك اللي حديث يكم كباس إخلاصك عن أمير المؤمنين عمر بن الخطاب رضي الله عنه لين دراب دك دستم بيك حتى إن مما أدرك الناس من كلام النبوة الأولى إذا لم تستحي فاصنع ما شئت، حتى أو حديث إيران باش ئەگەر بري لە حفظی قورئانەکە قورئان خی گەورە خۆی ئاسانکاریکی کردو، بەڵام 600 لاپەڕەیە هەرکەس کە دەڕاتە ناو بابەتەکەەوە دەزانێت کە ئەمە شتێکی هێندە ئاسانی. ئەگەر بە ڕێگە ئاسایی و کلاسیکەکە بووایە و تۆ پەرە بە مێشک و یادگیر خۆت نەدایە، تەسەوری دەکرد لە ماوەی چەندێکە لەبەرت ئەکرد. خۆی مامۆستا لە هەموو بنکەکانانێ بە 4 ساری پێیان لەبەرکرد، 4 سار بە 4 ساڵ بري 4 ساڵ تێنایەوە چەندێک مانگەکو 5 ڕۆژ الحەمدولیلا. الحەمدولیلا فەزلی خی گەورەیە. ئینشاءڵڵا بۆ
تەزبیتکردنەکەشی بەرنامە چۆنە؟ ئایا بەتەمایی کە بە تەکنیکانی یادگە ژمارە ئاەت و لاپەڕەکانی لەبەرکەی و ئایا ئەمە شتێکی مەحاڵە؟ چکە من لە بیرم تێ یەکەمین مقابل لەگەڵ تۆ کردم وتت ئەمە بمە زاکردنایەکێکی ئەوکو ژمارە. ئایا ئێستا شتێکی مەحاڵە یان ڕێگایە کە توانی بەکاری بێنیت و پێی لەبەرکەی؟ ئەمن یەکەم جار کە مقاولەم لەگەڵ تو کردان یەکەم دانیشتن لەکەم زۆر مەحاڵ بوو دەم گوت قەت ئەم نەحیفظی قورئان دەکەم نەوچی زاکی نایشونێ بەس کە دواتر الحەمدولillah تەمرینم کرد ڕۆژانە لەگەڵ ئێوە و لەبەرکردنەکان کە زوومەکان دادەنیشتین ئێستا زۆر پێم ئاسایی ئەگەر برێن وەرە دانیشە بە ژمارەی لاپەڕە و سوورەت و ئاەتەوە لەبەریکە و هەتا ڕۆژێ تەکنیکەکەت باس کرد کە گوتێت لاپەڕەی پێش و پشتی بزانی کامە یان لەو لاپەڕەی چەند ئاەتە زۆر ئاسایەگەرە و هاش لەبەری ئینشاءڵڵا داشتم نایە دەست پێ دەکەین ئینشاءڵڵا. دەستبای گەورە هەست و ینی ئێستا هەستت چۆنە دڵخۆشی بەختەوەری ئەو هەستەی کامنیتم ئینشاءڵڵا خوددا دەیداتن بە هەر هەمولایەک بەس بەڕاستی بە زوبان دەرنابڕێ هەرچەند باسکە دەرنابڕێ ئەوەندە هەستە چ خۆشە ئەوەندە بەرەکەت دەکەوتە ناو ژیانت کە بەخۆش هەست پێ ناکەیتەوە. یەک شتی زۆر عەجایب مامۆستا لە کاتی وەختی حیفظی قورئانەکە کە دوومانجەکەی کە دەستمان پێ کرد شتێک زۆر عەجایبم بەسرا حەزم لێ باس بکەم. لە گروپ یەکەم دادەک بوو وەبزانم گوتی لە خەوندا بوو دەگۆ وشی قورئانم دەخین پلە بەرز دەبوومەوە وشی گوتی دوو جوزئی ئاخیرم مابوو نەکەیژمە پلە ئەو پلەی کە لۆم دانرا بوو. ئەمەش فکرم کرد لۆ گوتم باشە ئەمە کە دەست پێکەن دەبی ئەمش بتانمەوە هابم کاتەکە دەستمان پێکی شتێکی زۆر ئەوە نووسی یەکەم جار نووسیم ئەگەر دیار بیتن یەکەم جار کە دەستمان پێکرد ئەوە نووسی ئەو ئاەتە وەلەقەد یەسەرنا القورئان للذیکر فهل من مدەکر یەکەم جار ئەو ئاەتەم لەسەری لاپەڕەکەی نووسی چشم نووسی یەکەم ڕۆژ کە دەستمان بە حیفظەکەی نووسیم ئازاد خوای گەورە تۆی هەڵبژاردووە نەهێڵی شەیتان فێڵ لێ بکە پشت بە خودا ببەستە بێدەسەڵات مەبە ئیستەعین بالله ولا تعجز تۆ چەکێکت هەیە کەس ئەو چەکەی نییە ئەویش ئەو چەکە دوعایە هەوڵ بدە و دەست پێ بکە. هەر ئەو شەوی دوعام کرد گوتم خوایە یا ڕەبی ئەوەندە حەز و خۆشەویستیم لە بۆ قورئان هەبیتن کەوا لە کاتی خەویشدا بیرێمەوە ئەو ئاەتەی سوورەتی نیسا کە لاپەڕە 88 وما أرسلناك من رسول إلا ليطاع بإذن الله ولو أنهم إذ ظلموا أنفسهم جاءوك فاستغفر وما أرسلناك من رسول إلا ليطاع بإذن الله ولو أنهم إذ ظلموا جاءوك فاستغفروا الله واستغفر لهم رسوله وجدوا الله توابا رحيما فلا وربك لا يؤمنون. أو آية لخيم دابو دمخين يعني شتەکە زۆر عەجایب نازانم لە خەوێمدا دەمخین باشە کە لە خەوێ هەستامەوە چاوم کردەوە هەر ئەو ئاەتەم دووبارە دەکردەوە یعنی چەند شەو لە سێک ئەوم بەسەر هات ئەجە لە سوورەتی نیسا ئەوم لێ هات دوو سێ جاران یعنی لە خەوێ دەمخین کە چاوم دەکردەوە هەر ئەو ئاەتەم دووبارە دەکردەوە لا ئیرادی شتەکە زۆر عەجایب و چەندان شتی کەم بەسەر هاتێ شتی زۆر عەجایب شتی یعنی بەرەکاتێک و خێرێک دەکەتە ژیانت کەوا بەڕاستی باوەڕ پێ نەکراوە زۆر عەجایبە مامۆستا باز ناکرێتن حتا بە خۆت نەچێ ناو لەبەرکردنەکە و نەچێ ناو پرۆسەکەی بەڕاستی باز ناکرێتن. باز بۆ ڕەب العالەمین کە هیدایەتی هەمومانیدا ئازیزان ئەوە شتێک نییە مۆعجیزە بێ شتانێکە کەسێکە ئیشی 4 ساڵی هێناوەتە مانگێ کەسێکی تر لە پۆلی 12 کەسێکی تر لە هەر بابەتێکە ئەتوانێت بەڕاهێنان بە ئەو ڕێگانی کە باسمان کرد بە کورتی و تەکنیکەکانی یادگە پشت بەخوای گەورە بتوانێت توانەکانی خۆی پەرە پێ بدا و بڕاتە دڵخۆشی زیاترکە. کاکە ئازادیان ئێستا کۆتا پەیامی خۆت کەسانی بەشداریان نەکردووە یان ئەیانەوێ مشکی خۆیان باشکەن پەیامت چییە بۆیان یا دوو دڵم لە بەشداریکردن لە پرۆژەی قورئانەکەیانە چالاکردنەوەی مێشک پرۆژە قورئانەکە تەبعەنەوە بێ بەرامبەرە بەڵام چالاکردنەوە بێ بخوێنێ
بايكم باس بروجي قرآنك هيكم والله عيفة إنسان للسالك دوازده مانجي عيفة كاتي لبو مالو من دالي هبي لبو برادري هبي لبو بياسي هبي لبو شقلاو بياسو هرا هورياي هبيتن عيفة دومان جينبيتن دانیشتن لە بەرامبەر کەلامەکەی خوددا لەبەری بکە يعني مردنێک باشترە لە غريبك کاکە خاتریشی دەگرین بابە دوومان لەبەری بکە بەس عیفە یعنی دوومانجی نەبیتن مەجال دوومانجی مەجال نەبیتن خۆی یەکلا بکاتەوە لە بۆ ئەوەی کەوا ئەو کتابەی الله سبحانه وتعالى لەبەر بکات باشا دوای چی وای لێ دێت دوای چی وای لێ دێت يعني كس طبعا ئەوە دەبی یەکەم جار بەشداری چالاکردنەوەی مێشک بکاتن ئەو پرۆژەی جوانە کە ئێوە ڕاتانگەیاندووە يعني پێویستی ئەو بەڕای پرۆژەیە ڕێگا و ڕاهێنانەکان بزانێت طبعا دەبی یەکەم جار ئەمن سبەینان سەعات ئێستاش نامەکان مایە لە گروپی ساعت بەخوای 6:07 هەر دەستام جاری وا بوو هەتا دوو لۆ خۆم ڕاهێنانی ئیزافی لێ تەواو بووم ساعت دام لێ بوومەوە هەتا دوو لۆ خۆم دادەنیشتم هەلۆ خۆشی خۆ ڕاهێنانی ئیضافیم دەکرد عافێتی دوێ یاخوا سەلامەت یا و ئەو کەسانێک کە دانەوێتن بەشداری بکەن وەڵی لەلایەنمنەوە باریان بەم لە من بەبێ هیچ گومانێک با بەشداری بکەن پەشمانیش نامنەوە ئەوجا ئەو پرۆژەیەک شتی خۆشە ئەمن تەبعا شتەکان لەک نەخۆم نووسیەوە لە دەفتەرەکەرم گرتیا ئەو پرۆژەیەک شتی خۆشە ئەتوو دێی بەس لە بۆ چالاکردنەوەی مێشکت بەڵام لە هەمان کاتدا خۆراکت ڕێک دەبی خەوت ڕێک دەبی شێوازی قسەکردنیش دەگۆڕ باوەڕتە بێستا لەمە ڕوویدا شێوازی قسەکردنیش دەگۆڕێ هەتا لەگەر کەسی بەرامبەریش یعنی دەزانی و کەسی بەرامبەریش بخینیەوە بێجگەلەوەی کە مێشکت چالاک دەبیتن ناوەڵە کاکە گیان هیچ دوو درمە بن بەبێ هیچ بمانەک ڕاست بەشداری دوو دڵ مەبن دوو دڵیەکان خیانەتمان لێەکەن ئەدیکو وە تۆ نەتیجە لە خۆتا بینیەوە ئەوە لەگەی زانەوە چەندانی کەشکاکە لێ روپانە نەدیستیانێ باز بۆ پەروەردگارمان زۆر خۆشحاڵ بووین کە ئەو پەیامە خۆشت گەیان ئەو دڵخۆشیە کە دڵی هەمومانی خۆش کرد و پێمانیوت لەبەرکردنی قورئان شتێک نییە معجیزە بێت شتێک نییە تەنها بە مناڵ درابێ بە گەورە درابێت إذا عرفت فلزم ڕێگەکە بزانی و جێبەجێ بکەیت ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى فيرى أحسنت بارك الله فيكم كيتانش بوي هرتان نخرت ما مسك وتا سورة أعراف ما برياتوا بريتن أورونا سبينا دزبي دسبيكا يعني بريتن وقاسمهما إني لكما لمن الناصحين سين بخوان بس نصحت عندكم أو جورة ترين خيانتك الشيطان اللي عندكاتن كوابرين أورونا سبينا دزبي بزانم يكشك بجداري بكا آيوي يعني يكشك بسيتن بزانم أزموني ويتيا أو الشيطان خيانتنا لدكا دريت وقاسمهما إني لكم على من الناصحين إذا والله كاكا مصين بخو بس حتى عندكم ورام لكات الجداء فدلاهما بغرور بقسي خوش اقطعنا خلتكين لا إن شاء الله خافنا أمام ذا يا خسر كوتوبي زور خوشحال بي منزور بيك عك ملازاتيان وإن شاء الله ترمشقك إن شاء الله همو آني تر لتمني خوارتو وسريتو قرآني بيروز لبركن وبركة كدش يعني إن شاء الله مستجيب أما أنت خواهي قربي دست خوش بي سلامة يا ربي خداك جزاك خير جزاك الله خير وعلى قلبي يا حوار رحيم